سەرەتای سەدەی 20ەوە گۆڕانێکی گەورە لە نووسینی کوردیا ڕوودەدا کە بە یەک مسابقە کە دەکرێت زمانی کوردی ئەو بەرگا عەرەبی کە پێوەی لەکاوە وشە عەرەبی کە شانی کلاسیکی پێنووسراوە دایدەوە، بەڵام فارسی ناتوانێت ئەمە بکات. ئەمانە هەمووی ینی کاتە فارسی ناتوانێت ئەمە بکات چونکە لە ناوە ئەو ڕەبتە لەگەڵ ئەو ڕوحا ڕەبتێکی لاوازە. سەرەتای سەدەی 20ەوە گۆڕانێکی گەورە لە نووسینی کوردیا ڕوودەدا کە بە یەک مسابقە کە دەکرێت زمانی کوردی ئەو بەرگا عەرەبی کە پێوەی لەکاوە وشە عەرەبی کە شانی کلاسیکی پێنووسراوە دایدەوە، بەڵام فارسی ناتوانێت ئەمە بکات. ئەمانە هەمووی ینی کاتە فارسی ناتوانێت ئەمە بکات چونکە لە ناوە ئەو ڕەبتە لەگەڵ ئەو ڕوحا ڕەبتێکی